بەڵێ ئێمە هەروەک چۆن ئەو بەشی ڕاگەاندن هەمیشە لە هەوڵداین کە هاوڵاتیان هاونیشتیمانان شۆفێران کۆمەڵگەی شۆفێران بەگشتی وەشار بکەنەوە بەرامبەر بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ پێویستی ئیشەکە ماوە ئێمە بەشی ڕاگەاندن هەستین بەکردنەوەی خولێکی وشیاری بۆ کارمەندان بە تایبەت ئەوانەی کە لەسەر شەقامەکان کارمەندانی هاتوچۆی ناوشار کە وەک دەبینی ئێستا لێرن ئەو خولێمە بۆیان دەکەینەوە خولەکە وشیاری یاساییە ڕێنمایەکانی هاتوچۆیە خولەکە لەیان ئەفسەرانی بەشەکانی بەڕێوەبەرایەتیەوە دەوترێتەوە پاشان ئێمە هەڵدەدەین سبەی دوو پسپۆر دوو دکتۆر لە بواری مافی مرۆڤ لە بواری دەروونناسی بێنینە ئێرە بۆی ئەوانیش لەو ڕوانگەی و لە گۆشەنیگای خۆیانەوە هوشیاری دەنە کارمەندان بۆی بتوانن بە باشی و بە جوانی لەسەر شەقام یاسا بچەسپێنن و بە جوانی مامەڵە لە چوارچێوەی یاسا مامەڵە بکەن لەگەڵ هەوڵاتی کارمەندان ئەم ڕێنمایانیان لایەم یاسایان لایە هوشیاریانە بەڵام ئەمە بۆ ئەپدێتکردنەوەیەکە بۆی وەبیریان بێنە بۆی نوێکێنەوەیان کە زیاتر بتوان ڕێز لە هاوڵاتیان وی لە بەرەوە هەمووان دەزانێت ئێستا هاوڵاتیان قەیرانی دارێوای کردو بەڕاستی هەستی پێکەین خۆیانش دەدوێنی قسەمان لەگەڵاکردن کە شۆفێران هەنێ جاری ماندوون دەرونیان بۆیە ئەمانە بێ بە سنفراوانێکی زیاتر لە چوارچێوەی یاسا مامەڵە لەگەڵا بکەن